بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆم بە خۆشحاڵەزانم لە ئەڵلقەیەکی نوێی دەرەوەی یاریگا دێمە لای ئێوەی ئەزیز. ئازیزانم بەرنامەیەم جارەی دەرەوەی یاریگام تایبەت کردووە بە وەرزشی شاری هەڵەبجەی خۆشەویست کە تێیدا لە ماوەی ڕابردوو چەند چالاکیێکی وەرزشی لەو شارەیە بەڕێوە چووە. ئەمە جگە لەوەی کە وەرزشی ئەو شارە بە بەردەوامی چالاکی تیا بۆ سەر ڕای و قەیرانانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردو، بەڵام ئێمە وەرزشمان لەوێ بە زیینوی بینیەوە. بۆیە بە پێویستم زانیم بەرنمەیە تایبەت کەم بە قسەکردن لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی چالاکی وەرزشیەکان، هەروەها یەکێک لە گرنگترین چالاکیەکانیش کە لە هەفتەی ڕابردوو ئەنجام درا ئەویش دیاریکردنی باشترینەکانی پارێزگای هەڵەبجە بوو کە تێیدا باشترینەکان لەسەر جەم ئاستەکان دیاریکران. بە خۆشحاڵیشەوە بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری هەردوو برای بەڕێز مامۆستا بێستون تاوگۆزی کە چالاکوانێکی وەرزشی لەسەر ئاستی هەڵەبجەم لەسەر ئاستی کوردستان کە جێگەی شانازیە بۆ هەموو لایەکمان کە سوپاس دەکەم ئامادەی لامان کاتا ڕایشکاری پارێزگاری هەڵەبجەیە. زۆر سپاسی ئامادەبوونەکەم. هەروەها بەڕێز کاکسۆران مەجید سکرتێری لیژنەی باڵا لە تیپە میلیەکانی هەڵەبجە، سپاسی ئامادەبوونی بەڕێزی شێکەم. ئایزان سەرەتا بە راپۆرتێک دەچینە لای دواهەمین چالاکی کە لە پارێزگای هەڵەبجە ئەنجام دراوە. هاوکارمان سامان فەتاح راپۆرتێکی بۆ ئامادەکردوین، دوای راپۆرتەکە دێمەوە لاتە. ئەز لە نانی شاوی حەمە فەرەج بۆ باشترینەکانی ساڵ لە بواری وەرزشدا بە باشترینەکانی ساڵی 2017 بەخشرا. سەرپەرشتیاری مەراسیمەکە دەڵێت ئامانج لە دیاریکردنی باشترینەکانی ساڵ لە سنووری پارێزگاکە بۆ زیاتر برەودانیانە بە پیشەکەیان. خەڵاتەکە بە ناوی خەڵاتی شاو حەمە فەرەجە کە وەرزشکارێکی دیێرین و کۆچکردووی ئەم پارێزگایەیە. 65 وەرزشکار لە تەواوی ئەو وەرشانەی کە لە پارێزگاکەیە کرێ بە کوڕان و کچانەوە ئەمڕۆ خەڵات کران کە ئەمەش بۆ هاندانیانە بۆ ئەی زیاتر برەو بە وەرشەکەیان بدەن، هەوڵ بدەن زیاتر ڕووی جوانی شاری هەڵەبجە پیشان بدەن. لە زمانیانە کەناڵی پەیام کە خەڵاتی ڕاگانی چالاکی پێدرا لە بەرەوەی لە ساڵی 2017 زۆرترین ڕووماڵ و زۆرترین چالاکیتان هەبووە. دەستخۆشیتان لێکەین، هیوادارین لە ساڵی 2018 ئامادەگی زیاترتان هەبێت. ماوەی 2 ساڵە ڕۆژنامەنووسێک باوکاری لیژنەیەکی وەرزشیەوە لە ڕێگەی سپۆنسەریەوە خەڵاتی باشترینەکانی ساڵ دابین دەکات. بۆ ساڵی 2017 65 کەس لە سەرجەم بوارەکانی وەرزشدا لە سنووری پارێزگاکە خەڵاتی باشترینیان بردەوە. ئەمڕۆ خەڵاتی باشترینەکان دابش کرا بۆ یاریزانان. من وەک یاریزان باشترین یاریزانی تۆپی پێی پارێزگای هەڵەبجە دەستنیام کرام. سوپاسی ڕێخەری ئاهەنگەکەکەم و هیوادارم هەموو ساڵیان ئاهەنگانە بەردەوامێ بۆ پێشکەوتنی وەرز و بەرەو پێچوونی یاریزان. سوپاس بەخواتوانیم لە بەشی کاراتی هەڵەبجەیە پلەیەکەین بەدەست بێنم لە پارێزگای هەڵەبجەیە و زۆر سوپاسی سانسیەوی بیشەکەم ڕایەنەرەکەمان. منۆکو قانەوەها دەستنیشان کرام بە باشترین گۆڵپارێزی ساڵ. لێرەوەمە دەستخۆشی لەوانە بکەم کە ئەو خەڵاتیان ڕێکستۆم ساڵ بە تایبەتی مامۆستا بێستون. ئەمە خەڵاتێکی زۆر گرنگە بۆ وەرزشکاران بۆی هەندێک بێ بۆ ساڵی داهاتووش بەردەوام لەسەرەوە ئاستە بەرزێ. زۆر ماندوو بوو هەڵێکی دارەکەممە سڵاو ڕێژمەیە بۆ براکەم کە لە دەرەوەی وڵاتم پشگیریان کردم کە بەردەوام بم لە یاریەوە. زۆر سپاسانە. سەرپەرشتیاران و ڕێخەرانی دیاریکردنی باشترینەکانی ساڵ دەڵێن بۆ ئەم ساڵیش ئامادەکاری دەکەن بۆ ئەوەی یاوشەوەی ساڵەکانی ڕابردوو لە سەرجەم بوارەکانی وەرزشدا باشترینەکان هەڵبژێرن و ڕێزلێنانیان پێ ببەخشرێت. هاوکات وەرزشکارانیش پێیان وایە خەڵاتی شاوی حەمە فەرەج کە بۆ باشترینەکانی ساڵا هەنگاوێکە بۆ بەرەو پێشبردن و بەرزکردنەوەی ئاستی وەرزش لە پارێزگاکە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. مامۆستا بێستون سەرەتایمە لای جەنابەت با من باسیەوە نەکەم کە ئەم باشترینانە چەند ساڵە بەڕێوە چی و چی کرا و چی نەکرا، بەڵام من حەزەکەم سەرەتا باسێکم لەو بۆ بکەی پێوەری دیاریکردنی باشترینەکان کە ئەنجام دراوە بە چ پێوەرێکم باشترینانە دیاری کراوە. لە هەمان کاتیژا خۆشە هەر شتێکت هەبێت لەسەر ئەم کارە کە ئەگەر گلێ و گازندەیەک هەبێت لەم لاولا خۆ وەڵامێکی شدە بێ بۆ گلێ و گازندایان تا دواتریش قسەی زیاتری لەسەرکەین. بسم الله الرحمن الرحيم ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. سپاس بۆ بەڕێزی کاک محەممەد عەزیز، سپاس
بۆ کەناڵی ئاسمانی پەیام و بۆ دەرەوەی یاریگا کە بەڕاستی بەشێک لە دەرەوەی یاریگای کەناڵی ئاسمانی پەیام هەمیشە پارێزگای هەڵەبجە و یاریگاکانی هەڵەبجە بۆ ئێمە منەتوانم بە ناوی زۆرێک لە وەرشکارانی هەڵەبجەوە سپاسێکی بەپیان ئاراسی بەڕێستان بکەم و دەستان خۆش بێ هەمیشە بەسەرمانەکەنەوە وەک لای بەڕێستان معلومە بۆ دەیەمین ساڵ لە سەریەک کە تەنها شاری هەموو عێراقە نەک کوردستان 10 ساڵ لە سەریەک بەبێ دابڕان خەڵاتی باشترینەکانی وەرزش نەک تۆپی پێ لەو پارێزگایە بەڕێوە بچێت ئەگەر بە کورتی باسێکی مێژووی سەرهەڵدانی باشترینەکان بکەم لە پارێزگای هەڵەبجەیە لە ساڵی 2007 بۆ یەکەمین جار ئەو بیرۆکەیە هاتبە مێشکمانە و دەستمان کرد بە هەڵبژاردننی باشترینەکان لە پارێزگای هەڵەبجەیە سەرەتا لە ڕێگەی فۆرمەوە بوو تەنها بۆ تۆپی پێش بوو هەر تیپێک ڕاهێنەرەکەی و کاپتنەکەی دوو فۆڕمان پێدان پێمانەوت باشترین یاریزانی پێشکەوتوان باشترین یاریزانی لا و باشترین گۆڵپارێز دیاری بکە دواتر باشترین پێکاتە کاتێکمانزانی گلەیەکی زۆرمان هاتە سەر لەسەر ئەوەی کە زۆر برادەرایەتی و هاوڕێتی خوێنرا ئەم بەوی دەنگ بە من بدە ئەو بەوی دەنگ بە منی بدە کاتێکمانزانی کەسانێک ئەبوون بە باشترین گلەی و گازندەی زۆرمانە هاتە سەر لە ساڵی دووەما بڕیارماندا بە هەمان سیستماتیک بڕوا بەڵام لە هۆڵێکە بۆکسێکماندانا سنووقێکماندانا ڕاستەوە خۆ دەنگەکەی ئەدا ئەکردە ناو سنووقەکەەوە کاتێکمانزانی لەوێش ئەو لیژنە بەڕێزێک کە دامان نابوو سەیری فۆرمەکانمانە کرد سیرەکەین زیاتر لە 7 فۆرم بە یەک دەست و خەت و بە یەک پاندان نووسرا بوو کە ئەمیش دیسان هاوڕێتی و برادەراتی خوێنرابوویەوە بۆیە لە ساڵی سێمەوە بڕیارمە لیژنەیەکی مختص لە هەڵەبجەیە پێک بێنم کە خۆم سەرپەرشتیاری گشتی بووم هاوڕێ لەگەڵ چەند برایەکی ئازیز لە بواری ناوبژیوانی بە نمونە لە بواری لیژنەی تیپەمیلیەکان ئەم بە ڕێزانەی وەکو کاک سۆران مەجید کاک سەردار جەمشێد سەرۆکی لیژنەی باڵای تیپەمیلیەکان چەند هاوڕەیەکە حەق وایە نایان بێرم چکە ساڵانەوە بەردەوام هاوکارم بوون لەوانە کاک نیاز نەجمەدین کارزان عەزیز ئاری شەریف وسامە ئەیوب سیروان جەمشێر عادل خالید هەموو ئەو بە ڕێزانە کاک بێساران محەممەد لیژنێکی باشمان پێکێنا ئەمساڵ چیم کرد کاک محەممەد هاتم بەوەی کە پێوەرە جیهانیەکان چییە بۆ نمونە خولەکرێتەوە لە هەڵەبجەیە هەموو خولێکی هەڵەبجە باشترین یاریزان دەستنیشانەکرێت لەو یاریە باشە ئەم یاریزانە هەر یاریزانێک لە یاریەکە کە بە باشترین یاریزان دەستنیشانەکرێت 20 نمرەی لەسەر بوو کاتێک کاک محەممەد لە 4 یاریە بە باشترین یاریزان دەستنیشان کراوە لە خولێکە 80 نمرە وەرەگرێت هەر یاریزانێکیش بە باشترین یاریزانی خولێک دەستنیشان ئەکرا واتە بەعام ئەمە باشترین یاریزانی خولەکەیە 50 نمرەی لەسەر بوو ئەم نمرانەمان کۆوە کردەوە بەدەر لەمە ئاستی ئەم یاریزانە بۆ یانەکانی چۆن بووە بە تایبەتی یانەی ناوخۆ اینجا یانەی دەرەوە دواتر تیپەمیلیەکەی کە بەشداری کردو لە خولەکانی دەرەوە ئەی لە خولەکانی دەرەوە ئەنجامی چۆن بووە چەند جار باشترین بووە لەوێ ئایا سیفەتی گۆڵکاری پێدراوە لەوێ سیفەتی باشترین یاریزانی پاوانتەکەی پێدراوە هەموو ئەمانە خاڵبەندی لەسەر بوو لە کۆتاییە کۆمانە کردەوە بە فەرمی لە تۆپی پێیە بیرەوەر ئەنوەر وەک باشترین یاریزانی ساڵ لە تۆپی پێ دەستنیشان کرا بە نمونە هەردی سەیفەتین بە باشترین گۆڵکات دەستنیشان کرا تا دوایی ڕاهێنەریش بە هەمان شێوە ڕەنگە بپرسن ئەی وەرشەکانی تر بۆ کاراتی بە نمونە دوو تیبی گەورەی باشمان هەیە لە پارێزگای هەڵەبجایی خورماڵ لەگەڵ کاراتی هەڵەبجەیە لە برادەرانی ئیتیحادی سلێمانی و هەولێرم ئەپرسی باشترین ڕاهێنەری ئەم دوو تیپە لە بەس ساڵی 2017 کێشەکەی ئەمە لێرایە کاک محەممەد هەنێک کەس وە لێکیێنەوە کە ئەڵەی باشترین ڕاهێنەری تر باشترین ڕاهێنەری مێژووە نا ئێمە ئەڵێن ساڵی 2017 ڕەنگە کاک محەممەد لە کاک سۆران باشتر بێ بەڵام لە 2017 کاک سۆران بەشداری بتوڵەی نەکردووە با لە کاک محەممەدیش باشتر بێ کاک محەممەد 3 بتوڵە بەشداری کردو دوو نازنایی بەدەستێ ناوە باشترینی ئەو ساڵە بێگومانە بێت تۆ بیت ئەمە پێوەرە ئەمە من دام نەناوە بەم شێوازە کاراتی مادانا کیک بۆکسین بەڕێزێکراوە باشترین خاوەنی مەدالیای ئاڵتونە لە ئەوروپا بە ناوی کوردستانەوە بەشداری کردووە کە کاک تاریقی شێخ فاروقە هەموو یاریەکانی کە باسکەیە بالەیە کچانە کوڕانە یاری شەترەنجە یاری مەلەوانیە لە جوانیە تەنانەت تێنسی سەرزەویە ئەمساڵ گشتگیر بوو ئەمساڵ هەر وەرزشێک لە هەڵەبجا ئەگەر تەنها یەک چالاکی تیا کرابێ باشترینمان لێ هەڵبژاردووە تەنها یاری دامە نەبێ چونکە یاری دامە بە فەرمی یەکێک لە یاریە ئۆلۆمپیەکان نییە یاری لە وەرچەکان نییە جینە دامەشم تێکرد ئەجا خۆ دامە و کاتە بەخوا بەرگەنج ناکە و لەبەرەوە کاتە
برادرانی لێژنەی باڵا خولێکی دامەشیان کردەوە بەڕاستی دڵنیا بنەوەی بەخواگەر یاری جدی بکرێ هەر پیرەکانی بنەوە نابێگومان پیرەکان زۆر بلیمەتن لە دامەیە بەڕاستی دەستەکان مامەسابەس من دەستخۆشی و لەکەم دواتر قسەی زیاتری لەسەرەکە مەگەگلێ و گازندەیەکی ژەبێ لەسەری کاک سۆرانەگەر بێمە لای جەنابەت مامۆستا باسی باشترینەکانی کرد بەڵام من حەزەکەم هەڵسەنگاندنی تۆش بۆ باشترینەکان دیاریکردنی ئەم باشترینانە چ کاریگەریەشی هەبووە لەسەر وەرزشکارانی ئەو ناوچەیە بۆ نمونە ینی چ بەرەو ئایا ئاستی وەرزشی بەرەو پێش بردو بێگومان ئەگەر هەچ کەسێک تمۆحێکی بخەیتە بەردەم هەوڵی زیاتری بۆیە ئایا من دەپرسم ئەم باشترینانە وای کردووە کە وەرزش بەرەو باشتر بچێت لە هەمان کادا دەمێت دۆم پرسیارش گرێت دەمەوە بە کارەکەی خۆتانەوانێ بابزانم کار و چالاشەکانی ئێوە لە ماوەی ڕابردوو چی بۆ تاوی دواتریش باز لە داهاتوو بکەین. دەستخۆشی لە بەڕێستەکەم کام حەجیان دەستخۆشی لە کەناڵە جوانەکەتانەکەم پێیان کامیشە لە پارێزگای هەڵەبجە بەدەم کار و چالەکانی ئێمەون لێرەوە ئەمەوێت دەستخۆشی لەو برانەی هەڵەبجە بکەم بەڕاستی هیلاکن سپاسیش بۆ ئەم بەرنامە جوانت پرسیارەکان لە پرسیارێکەکەمەوە دەست پێکەم لە باشترینەکان کە دیاری کرا دوای تقریبان شەوێک بوو کە لە ماڵ و دانیشتم هەر بۆ نمونەی تۆ دوو یاریزانی لاو هەیە کە وەکو یاریزانی لاو هەڵبژێران باشترین یاریزان لاویان گۆڵچەکە بوو کۆژین تەلەفۆنی کرد یانی وام لێ هاتووە بە شەو ڕۆژ تەمرین بکەم وام لێ هاتووە 8 دقەیەکە مەجالم هەبێت و بڕۆم تەمرین بکەم بەرەو خۆم بەرەو پێشتر بەرم تایەتی بۆ منە یاریزانی کاراتیەکە تەلەفۆنی کردووە هاتووە لەیسەوە بخەمی بتوڵەیەکە خوات گەنجیشە زۆر گەنج هاتووە داوا لە لیژنی باڵاکەیە کا دەڵێ بەشکم تێچوی ئەم خڵاتانە بۆ بکەن دخولێکی زۆر بە خۆت بکەمەوە چکە ئێوە ئەو متمانەتان بە منیاوە یعنی بەڕاستی خۆی باشترینەکان بۆ تەرجیعکردنە بۆ یەکە یاریزانەکە دانەبڕێ لە وەرزش شتێکی کەی مهمتری تیا بوو ئەم ساڵگاک محەممەد پارساڵ خوڵی پلەیەکی کورسان نەڕۆشت ئەو یاریزانانەی کە لە پارێزگای هەڵەبجە بوون خۆشبەختانە بە کار و چالەکیەکانی پارێزگای هەڵەبجە نەوەستان لە ڕاضە بەرەو پێشیش نەچوو بن نەوەستان ئاسیان دانەبەزی بگرە ئەمە کارێکی زۆر باش بوو تومحەکی زۆر باش بوو کە ئێستا خولی پلەکان لە ڕێیانە تەرجیعیانەوە بە خۆیان 6 یاریزانی نادەکەی تایە بڵێ نادی هەڵەبجی تایە هەمویان بە کوردینێکی کەو هاتوونەتەوە ساحە بۆ پرسیارەکەی کەش ئێمە وەک لیژنەی باڵا لە ساڵی 2007 تقریبا زیاتر لە 20 خولی تۆپی پێمان کردێتەوە ئاستی ناوخۆ پارێزگای هەڵەبجە بڵێن ناحەکانی شەو خورماڵوانە ئێمە ئەو خولانی کە فەرمین پلەیەک و 2-3 کە دابەزین و سەرکەوتنی تایە تێچووی خەڵاتەکانیان هەمووی گرتوتە ئەستۆ هەموو پێداویستەکانیان بۆ دابینەکەین بگرە بە هاوکاری کەیشیان بە هاوکاری لێ کاکسۆران هەر لەو زمنیەوەیانەوە بپرسم کە مەبەستان لەوەیە کە تێچووی خول ئەگەر نەدەست یاخود بۆ نمونە سپۆنسەرێ بۆ خولێ پایاکەن ئایا ئێوە چی لەسەر و تیپانە کە مەکەنەوەنێوە بتوانن بەشداری بکەن ئێستا حەج کەسێ پێی بڵێ بۆ شتێ یەکسەر لە وڵای قەیرانی دارایمانەیانی ناتوانین تەنانەت ئێستا ڕاستە منادیەکانی گوتۆ نادی تا ڕادێک دامەزراوترە بەڵام مانێ نەمانەوە ئێستا وەرزشی تیپە میلیەکانیش منەگەر باسی پارێزگاکان بکەم بۆ نمونە سلێمانی بە نمونە بێنمانێ بڕابکە یاریزان هەیە بە پارە بە تایبەتیە چه یاریەگەکە ینی زڕوفەکە وای لێ هاتووە دەپرسم لای ئێوە ئایا ئەمە چۆن بۆ کایە تێچووی تیپێکتان لە ئەستۆ گرتویا خود تێچووی یاریزانێ ئەم کارانە چۆن کراوە کاک حەجیان پرسیارەکە بۆ ئەم کاتێ زۆر جوانە ینی قەیرانێکی تەواو تاو هەیە لە کوردستان بە عام بە تایبەتی وەرزشی گرتوێتەوە بە تایبەتی لیژنی تیمە میلیەکانی گرتووە داوەزیتە خواردتر بەڵام ئێمە دوو فەقەرەیە ئەمە کە ئێمە هاوکارەکە پیاکەین لە چی پیاکەین جیازە چۆن سەرفەکەین جیازە بۆ نمونە ئێمە خولی نامەوێت لە چی پیاکەن ئەوەی لێ پیاکەن دەستخۆشیشانی دەستخۆشی بەڕاستی ئێمە کەیستا چۆن بۆ نمونە ئێمە تێچووی خولەکەمان گرێت بۆ نمونە ناوەندی پارێزگای هەڵەبجە خولی پلەیەکی کردێتەوە ئێمە تێچووی خەڵاتەکانیمان گرتوتە ئەستۆ یاریگاکەش پارە نایەت یاریگاکەش پارە نایەت بەس ئەوەیە تیپەکە یەت لە ساحەکە یاریەکە کات و بە بێ پارە چێتە دەرەوە لاری کۆتاشە لیژنی تیمەمیلەکان هەیە سەر بە ئێمن مەجبورین ئێمە خەمی بخۆین خەڵاتەکانی بۆ دابینکەین خەڵاتی دوو فەرێقی یاری کۆتایی زائید باشترینەکانە ئیتر هەر شتێکە تیپی نمونەیە پارەی ناوبژیوانە بە خەمیان بخۆین بە تایبەتی کێشەی سەرەکی ئێمە لەم ڕۆژەیە پارەی ناوبژیوانە حەقی خۆیانە زۆر هیلاکن زۆر ماندوون لەوانەیە کاسەکان کەمتری تێچێ خەڵاتی و دابینەکە بەس پاری ناوژوانەکە تۆزە زیاترێتەوە کاتە بێ زیاتر هەڵبین لە کەسایەتی و چۆنێتی و کەسەکان ئەوە لەوانە پیاەکەین هەر بۆ ئەوەی کە لیژنەی باڵاکەیش
ئێمە لەم ساڵە هەر تۆپی پێمان نەکرێتەوە هەموو ساڵێک ساڵانش کە لیژنەی تیپەمیلی بووین ئەم ساڵ کە لیژنەی باڵین خولی بالەمان کرێتەوە باسکەمان کرێتەوە شەترەنجمان کرێتەوە یعنی هەت مەلەوانی گۆڕپان مەدان ماوە درێژ ڕاکردنی ماوە درێژ پاسکی سواری شەترەنج ئەوە کەوتم دامە هەتە تەنان یاری کوردەواری ئەویشمان کردێتەوە هەچ بیاریەک یاری کچانمان کرێتەوە ساحەی بچووکی کچان بالەی کچان یعنی هەچ یاریەک هەبێت لە پارێزگای هەڵەبجا تیپی بۆ کۆبێتەوە ئێمە توانین یاریەکەمان کردێتەوە هاوکاریمان کرد بالە و ئەو شتانە ژۆکو تیپە میلیەکان خۆیان بەشداریان نا شەرت نیە ئیسا ئێمە بالەمان کردێتەوە بە ناوی نادیەوە بووە هاتوێنێ بەشداریشی کردو بەڵام تێچۆکەی ئێمە گرینە ئەستی خۆمان سەرپەرشتیکردنەکەی ئێمە گرینە ئەستی خۆمان هەتا لە یەکشەمە بە کورتی ئەمان لیژنەیەکی ئۆلۆمپی چالاکی بچووکراون لە پارێزگای هەڵەبجە تەنهات بۆ تیپی میلی تۆ پێیش ناکەن بەڕاستی خەمی هەموو وەرشەکانیان خواردو ئەوەی لە توانامانە بێت ئەوەی کردومانە هەتا لەم ساڵش پلانێکی زۆر جوانترمان هەیە بە هاوکاری چەند کەساتێکی وەرچی کە بیرمەندێکی جوانن ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵی پار لە ڕۆژی دامەزرانی لیژنەی باڵاکەمانان نزیکی 100 فۆرمان تۆزی کرد بەسەر ئەو کەساتی وەرشیانە بزانین ڕخنیان چی و پێشنیاریشان چیە بۆمان خۆشبەختانە ئەومان کردوتە نامیلکێکی جوان و پەیڕەویشەکەین بەس من لێرە ینی حەزەکەم پرسیارە بکەم لەسەر و چالاشیان و حەزەکەم مامۆسابێستونیش کە پیشەی ڕیسی خۆی ڕۆژنامەنووسی وەرزشیە جگەلەوەی کە دواتر بە هەوڵ و ماندووبوونی خۆی بە هەست شوێنێ بگا مای دەستخۆشیەوە ئەمە بەیوان ئیشی باشتر بکە بەڵام من دەپرسم ینی بۆ نمونە ئێمە خولەکانەکەی نەوانێ ڕەنگە خولی تیپە میلیەکان چەنها یاریزانی یانەکان بەشداری تیاکەن یا بۆ نمونە باسیەوەکەی تۆپی بالەمان کردووە توانێتی بۆکو نادی بەشداری کردووە ئەی مامۆستا بۆ بیر لەوە نەکرێتوانێ ئەمە بەو کەسانە نەبێت کە لە ناو نادیەکانە یاریەکەن یعنی کەسێک بێ مانێ و نەمانەوە گەر شوێنێک 100 کەسیتیا بێ بیستی لە نادیە یاریکە ئاین تۆ هەشتاگەیتی ئەو کاتێک کە تۆ بتوڵەکەش کردەوە هەرو بیستە یەکەمە بێ ینی ئەمە هیچ دەرفەتێک نایە ئەگەر تۆمە بەستێ بەرەو پێشبردننی ئەو وەرزشەوە بەسە لە خستنە ڕووی خۆشی بێ بۆ ئەو کەسانە بۆ بیر لەم شتانە ناکرێتوانێت کە ئەو کەسانە بەشداری بکەنی پرەنسیپی پەیڕۆ بکرێ بۆ کەسانە بێت کە جیاواز لەو مینەی کەیکەن یعنی ئەمە من با باسکەم ینی خۆشتان باشەزانن چەنەها یاریزانی دێرینی بالە هەیە لە نێو کەسایەتیە سیاسیەکان لە نێو کەسایەتیە یان لەسەر جمڕوەکانەوە ئێستا پێویستیان بەوەیە بەڵام کە تۆ مەجموعەیەکی یاریزانی نادیبێنی من ئێستا ینی وازەحتر با پەیامەکەم گێنم من ئێستا خۆم کە بۆ بەعزاریە بانگەکرێم شتێک لە یاریە زانم بەڵام کە بۆ بەعزاریە بانگەکرێم وەڵی ڕوم نایە بچمە ساحەکە لەبەری پێم وایە حەقی ساحەکە نام کۆمەڵەکان زۆر لە من باشتر یاریەکە لەبەرەوە بۆ بچم ینی ئەمە جێگەی پرسیارە لای من ئایا هیچ کاک محەممەد ئەوە من حەزەکەم ینی ڕوونکردنەوەیەک لەسەرەوە بم ئەو خولانی کەکرێنەوە لەوێ بۆ نمونە تۆپی بالە تیپی میلیتیا بەشداری کرۆ بۆنمە تیپی چوارچرا ئەنجامیشی هەبوو تا کۆتایش ڕۆشتووە لە باسکا بە هەماش ینی بۆ نادەکان لە کۆتاکان نەگەشت تامان زبری نادی بزەبت ئسا با من یەکشبە بەڕێز ڕوومکەمەوە تیمێکی کامل بە ناوی بەشی بالە یانی وەرشی هەڵەبجەوە مەرجنی یەکسەر بێت بەشداری بکات بەڵام زۆر جار سێ چوار یاریزانی یانێک لە تیپێکا کۆ بنەوە کەمەش ئاسایی و حەقی خۆیانە لەو خولی بالی کە کرد بوویانەوە کاک محەممەد یانی تۆ تەسەور کە هەشتا یاریزان بەشداری کردووە ئەم هەشتا یاریزانە ڕەنگە حوتا هەشتیان هیانەیەک بێ هەمووی لە تیپەکانی کەەوە هاتوون و هیوایەتێکە و ئەیانەیە برەو بە یاری ڤۆلیبۆڵ یا تۆپی بالە بدەن ئەو پرسیاری تۆ زۆر جوام و لە جێ خۆیەتی و ڕوونکردنەوەکەش بەم شێوازێ و پێم خۆشە کە کامەران بیت بەو شێوازەیە کە تۆ داوات کردو بۆ شێوازە پەیڕۆکراوە هیوادارم لەبەرەوەی بەردەوام ئەم گلەیانە هەر هەیە هەر ڕوونکردنەوەیکیش بۆ خولی سەلەکەمان خولی سەلەکەمان ساڵ پیران بەشداری کردبەوەی کە تۆیڵیت ینی تیا بوو سیاسی بوو تیا بوو هەموو بازرگان بوو هەموو نوعیشتیا تیا بوو لە سلێمانی ئەکادیمێکی بڵین کاگرزگار لە سلێمان هاتوو بەشداریە کرد کە بە تەمەنە و فێرگەی سەرلێشی هێر هەیە هاتوو لە هەڵەبجە بەشداری کرد زۆر ئاسایی بوو بگرێ بەقەدەر گەنجەکان زیاتر دڵیانش پێ خۆش ئەنجامیشان خراپ نەبوو جەماعەتی خۆتا بوو خۆی هاتووە ئێستا بە بەسم چالاکیەکان ینی بەردەوامبوونی چالاکیەکانیش مامەسادەمەوە پرسم ئایا هەر لە چوارچەوەی پارێزگای هەڵەبجە مێنێتەوە یا خۆت بیرتان لەوە کردوتەوەم چالاشیانە وای لێ بکەن ینی بۆ نمونە ئەگەر ئێستا هەموو ڕۆژێ من و تۆ بەیەکەوە قسە بکەین ڕەنگە قسەکردنمان ینی بسوێ بەڵام ئەگەر کەسێکی تریش بێتە داخولی قسەمان بکە و قسەی تازەتریەتە هینەکە و ڕەنگە ئێمە لە ئیبداعی قسەکردنیشا پێشکەوتنی زیاتر بەخۆ ببینین بۆ بەشداریکردنەوەی ئەو تیپانەژ ینی بۆ
لەسەر جەمڕۆکان و نەگەر بە تەناتۆ پێسە من دەزانم پێشتر ئەو پاڵەوانێتیانی کە تۆی کەیتوانێت لە خولی تیپە میلیەکان سەرجەم تیپە میلیەکان بەشداری تێدا دەکەن بەڵام من مەبەسمە لەسەر جەمڕۆکانەوەنە ئایا ئێستا بیرتان لە چی کردوێتەوە لەو ڕۆ پلانتان چییە بۆ ساڵی داهاتوو کە ئێستا کەوتونیشیان ساڵی داهاتوە هەموو ساڵێک ماوەی تاوان 2 ساڵی ڕۆشت و 2 نسخەی پێشوو ڕۆشتووە ئێمە پاڵەوانەتیەکمان هەیە کە وەکو شوێنەکانی کە ناکەین ناوێکی گەورەی لێ بنین ساڵێ 2 ساڵ بڕوات ساڵی یەکەم ئاڵتون بێ دوای بێ بەتەنەکە دوای هەر نەمێنێ نا هاتوین پاڵەوانەتێکمان کردوتە بەناوی پاڵەوانەتی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە هەموو ساڵێک لە 16 سێە ئیفتیتاح ئەکرێتەوە کە ساڵیادی کیمیابارانی هەڵەبجەیان لە 26 چوارە کە ساڵیادی بمبابارانکردنی هەڵەبجەیە یاری کۆتایی یەکرێت ئەم ساڵی سێم بەڕێز کاگاسۆ و گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە سپۆنسەری تەواو سەرەکی پاڵەوانەتەکەن کە یەکێکە لەو پاڵەوانەتیانەی لە عێراق وێنەی نییە چونکە من حەز ناکەم سا پلانەکان باسکەم کە چۆن چۆنیە چیەکرێ لەم پاڵەوانەتیە یەک بە بابزانین ئێمە چۆن باشە بابزانین چۆنە پاڵەوانی هەموو شارەکانی کوردستان لەو پاڵەوانەتیا بەشدار ڕەزامەندی تا وەرگرتووە بەڵێ ڕەزامەندی لەکوێیانی لە تیپەکان خۆیان بەڵێ بەنمونە تیپی چیای سلێمانی تایە کە پاڵەوانی سلێمانیە تیپی دابانی ڕانەی تایە کە پاڵەوانی ڕاپەڕینە پاڵەوانی کەلاری تایە پاڵەوانی کەرکووکی تایە پاڵەوانی هەولێری تایە پاڵەوانی با بڵێن چەمچەماڵی تایە پاڵەوانی دەربەنی خانی تایە سەی سادقی تایە لای خۆمان پاڵەوانی هەڵەبجەی تایە ئەمە وەکو چامپیۆنز لیگێکی تیپە میلیەکانی کوردستان وایە 2 ساڵە کراوەتەوە ئەم ساڵی سێم برەوی زیاتری پێین بەنمونە لە فکری ئەم ساڵە هەموو ساڵێک باشترین یاریزانی یاریە کاسێکی درێتێ نە ئەم جاریان هاتوین چیمان کردووە ڕێک هاوشێوەی ئەوروپا و ئاسیا و با بڵێن کەنداویش بە مەتر بە نیومەتر قوتعەیەکی گەورەمان دروست کراوە بڕی ئەوەنە 1000 دیناری لێ نووسراوە هەر یاریەک پێشکەشی باشترین یاریزانی ئەو یاریە کرێ کە شتێکی نەوعی و تا ئێستا بۆ تیپی میلی لە کوردستان و عێراقا نەکراوە ئەگەر یاریزانێک باشترین یاریزانی یاریەک بێ 200,000 دیناری بیتێ لەکوێ کاسێکی 3000 بیتێ لەکوێ بنمونە ئەمە واکە لەم یاریزانانە هەمویان ئاسێکی زۆر باش پێشکەش بکەن لە ناو یاریگا ئاسیان بۆ پێشەوە بڕن لەگەڵ ئەوە خەڵاتی یاریزانی نمونەی خەڵاتی تیپی نمونەی بۆ خۆتەزانی ئێستا بەداخەوە وەرشکارانی ئێمە ڕێژەیەکی زۆریان لە سنووری سوور لایان داوە لە نێو یاریگایە پەلاماردانی ناوبژیوان پەلاماردانی دەستەی ڕاهێنەرانی بەرامبەری یەکتر پەلاماردانی ئەو بەڕێزانەی کە هەستن بەکردنەوەی خولەکان ئێمە کارێکین کە ئەمە کەم بێتەوە ناڵێن بنەبڕ بکرێت کەم بێتەوە بەوەی یاریزانی نمونەی و تیپی نمونەی خەڵاتێکی وا شایستە ئەکرێ کە هەموو کەس لە پێناوێت لە نێو یاریگایە وەرزشیانە بۆی بجەنگێ ئەمەیکەین لە هەڵەبجە ئەمجارە کارێکی نەوعی و پێم وایە لە کوردستان و عێراق تا ئێستا نەکراوە بەدەر لەوەی خەڵاتی یاری کۆتایی جامی پاڵەوانەتیەکە کە بە ناوی پاڵەوانەتی شەیدانی کیمیابارانی هەڵەبجەیە قەڵغانێکی زۆر گەورەی نایابە و تایبەت بەو پاڵەوانەتیە دروستەکرێت لە هیچ شوێنێکی وڵاتێکی دیکە بوونی نابێ هەر لە هەر شوێنێک ئەم قەڵغانت بینی ئەیناسیتەوە ئەڵێ ئەم تیپە پاڵەوانی شەیدانی کیمیابارانی هەڵەبجەیە چۆن ئەوە قەڵغانەکەیانە کە بەدەستیان هێناوە جگە لەمە کاک محەممەد منەسەی تایبەت بۆ ڕێوڕسمی هاتنە ناوەوە ئێگزیت و با بڵێن ئین و هاتنە ژوورە و چوونە دەرەوە منەسەی تایبەت بە بەدەستێنانی نازناوەکان منەسەی تایبەت بە کۆڕی هەموو دوای هەموو یاریە کۆنگری ڕۆژنامەوانیمانە بێت پێویستە کاپتنی هەردوولا ڕایەنەری هەردوولا ئامادە بن پرسیاریان ئاراستەکرێ و وەڵامەدەنەوە منەسەی یاری کۆتایی و چۆنەتی هاتنە سەر منەسەکان کە بە شێوازێکی زۆر نەوعی و تایبەت ئەکرێ فەرشی سوور بۆ یاریزانەکان ڕێگەچێتە چوارچێوەی چامپیۆنز لیگی تیپە میلیەکان بارەکەڵڵا ڕێک چامپیۆنز لیگی تیپە میلیەکانە لە پارێزگای هەڵەبجەیە کە ئەم فکرەیە بەڵام بۆ هەموو کوردستان پاڵەوانی هەموو شارەکانە لێرەوە لە پەیام من بە جەنابتی ڕاگەێنم ئێمە ئەم ساڵ داوای لێبردن لە شارە دیەکانەکەین لە پارێزگا و قەزاکانەوە دەستمان پێ کردووە ڕەنگە بۆ ساڵانی ئایندە ئیدامی پێبین لە بری 16 تیپ بیکەین بە 24 بیکەین بە 32 تیپ بیان بیکەین بە پاڵاوتنێکی بچووکراوە بە نمونە لیژنەی تیپە میلیەکانی ڕاپەڕین بۆ خۆی پاڵاوتنەکە لەناو ئەم تیپانە تیپێکی سەرەکەوێت بۆ کۆمەڵ لە خولی بیپسی و کۆلاوانە هەیە کە بەردەوام لە یاریگا بچووەکانە تیپ بووی نەکرێت بەڵام بەو جۆرە نا
بە شێوازێکی تر بە یاریگای بچووکراوە نا بە یاریگای گەورە بە شێوازێکی فەرمی خۆمان ناوبژوانیان بۆ دابینەکەین خۆمان ئەرکێگرینە ئەستۆت پاڵاوتنێکیان بۆکەین بۆەوەی شارەدیەکانیش گلەیمان لێ نەکەن ئەم ساڵ بەم شێوازەیە هیوادارین بتوانن هەولێر و دوهۆک و شوێنەکانی بادیناش بەشداری بکەن لەبەرەوەی شوێنی مانەوەیان بۆ دابی نەکرێ لەبەرەوەی هاتوچۆیان بۆ دابی نەکرێ یعنی ئەتوانم بڵێم ئەو کارانەی پێشتر یەکەی تۆپی کوردستانی کرد ئەم ساڵ ئەم لیژنەی ئێمە بە سپۆنسەری کاگاسوی حاجی محەممەد چامپیۆنز لیگی کورتکراوی تیپەمیلیەکان بە هەموو تێچوونەکانەوە لە پارێزگای هەڵەبجە ئەنجامەدرێن ئینشاءالله. هەر خۆشبەختانە بۆ پاڵەوانەتیە کاک محەممەد یعنی تاکە پاڵاوانتیە کە هەموو تیپەکان بەتەڵەکان خۆیان نەزان کە بۆ بەتەڵەکانە یعنی لە هەموو شارەکانەوە بەردەوام 2 مانگ پێشەوە تەلەفۆنەکەن کەی دەست پێکا کێ چۆنە تیپیش هەیە یعنی تاوە زیر و پەرلەمانتاری چۆکرێتی بە تەکلیف کە بەشداری بکات ئەمەنە دەورەکە مهمە لایەن خۆشبەختانە. زۆر باش کاک سۆران ئەگەر بپرسم لەسەر ئەم دوهەمین کاری مامۆستا بێستون لە دوای 10 ساڵ کارکردنی بۆ دیاریکردنی باشترینەکانی تۆ باسیشت لەوە کە لەمە تەشجیعێکی باش بووە دوو نمونەشە بۆ ئێمەێنایە کە خۆی لە خۆیان مەجێی دەستخۆشیە بەڵام من لە دوای ئەو کارێکێکرا ئەوەی چاوەڕێم دەکرەوە بوو کە باز لەوە بکرێت بۆ ساڵی 11م کاری جوانتر و باشتر بکرێ پێشکەوتوتر بەرچاو بەخۆ بینێ بەڵام ئەوەی کە بینیم بۆ ساڵی 11م ئەوەی کە هەستاوە بەکردنی ئیشەکە ئەڵێ لە ئیشەکە دوورەکەمەوانە ینی خۆی لە خۆیان ئەمە جێگەی پرسیارە من بۆ ئەم پرسیارە لە خودی مامۆستا بێستون ناکەم حەزەکەم لە دەمی خۆتەوە مە بزانم ئەمە واتای چییە بەڕای تۆ ئەمە کەلێن نابێ ئەمە زیان نابێ خودەوە تا پلانێکدا ڕێژراوە کە ئەگەر ئەمەژ نەبێ ئەم شێو کارەکە بەم شێوە بەردەوام بێ ئەم تەشجیعانە بەردەوام بێ. کاک محەممەد بۆ کارەکەی مامۆستا بێستون وەکو لیژنەی باڵا هاوکاری بووین ئیشەکەی بیرۆکە جوانەکەی خۆیەتی وەکو تۆتە 10 ساڵە خەریکە بەڵام ئێمە ساڵ و ساڵانی پێشوو چەند ساڵێکی پێشووش بە تەواوەتی هاوکارێکی تەواوین سپاسیەکەین کە قسەیشمان تایە خواردووە وەکو بۆ نمونە لیژنە لە ئەندامی لیژنابین لە جوابین هەڵبژاردننی کەسەکانە سپاسەکەین کە بە هاوکارێکی خۆی زانین بەڵام ئەو پۆستەی کە بەڕێزی کردی لە ناخی دڵیوێتی من ئەو پاریش کردی و پێراریش کردی لە ناو کۆمەڵگەی ئێمە بە عام کوردستان قەدری ئەو کەسانە نازانرێ کە هیلاکن بەدەست شتێکەوە من ێستا هاتوومەتەم بەرنامە من نازانم تۆ پێشتر لەکوێ بووی چۆن ڕات کردو چۆن هاتی بەدەمیەوە من هەرەوە بینم لەوانەیە بەڵام معاشێکی باشیە کور ئەوەنەی خوارد ئەوەنەیە خوارد سەری ئیشی خۆیەتی ئەم شتانە زۆر بووە بە باو لەناو ئێمە ئیشە جوانە کراوە پار ڕخنەیەوە هاتە سەر مامۆستا بێستون و ئێمەش کاوکاری بووین چەند یاریەکی دوور لە تۆپی پێ و بالە و باسکەوەمانی بۆ نمونە شاخڕەوی بۆ نمونە یاریە تاکەکانیش تێنسی سەرزەیوانە گلەیان کرد بۆ ئێمەیتیانە ئەم ساڵ بە خۆشبەختانە مانگی پێشەوە دانیشتوین یعنی یاری نەماوە تەنانەت هەتا خەریک و دامەشی تێ بکرێ یاری نەماوە هەموویمان تێکردووە هەمووی تیا بووە هەمووشی لە سەددا ناڵم سەد لە سەدا 95 پێکاوێتی کاک محەممەد باشترین یاریزانی بالەیە تەنیشتەکەی کە برادری خۆیەتی کۆمنتی بۆ نووسیوە شایستەی برا جوانەکەم دەستێ خۆش بێ مستاقیت هیوای بەرەو پێشچوونن بەس نامە نێرە بۆ ئێمە ئەڵە باشەوەکەی مستاقە ئەوەکەی ئەوەیە یعنی لێرە واو لەکەن سارتەکەنەوە لە ئیشەکە بگرێت لەوەش زیاتر ئەم ئیشە جوانەیە کرێت بەبێ پارە ناکرێت یعنی دامێکی مادی لە پشتەوە نەبێت ناکرێت زۆر قورسە بێ بۆت ئەچیت بۆ نمونە سپۆنسەر پیاکەیت سپۆنسەری لەم ڕۆژاوکو 2014 و منتیقانە نییە کە بە باشی کەسێک کاک محەممەد دوانە سپۆنسەری کاملی بگرێت ئەبێ بڕۆی کاک محەممەد و کاک محەممەدەکان پیاکەی کە کاتێکیش پیاکەیت لە سەدا 95 خەڵکەڵێ ئای ئەمە چەندیان خوارد بێ ئای ئەمە چەندی وەرگرت بێ ئای ئەوە چەندی وەرگرت بێ لە ئەزەلی شاخۆی ئەوەی پێ ناکرێت کە ئەمەی کات ئەوەی پێ ناکرێت ئەجیناوەرەوە بە عالەمی ئاشکرا ئیعلانی کردووە کاک محەممەد وەرە ئەم ئیشەم لێ وەرگرە بە سپاسەوە ساڵێک کە تۆ بیگە من هیلاک بووم بەڵام خۆی نایەت خۆی ئەدبینێ کورە بەس تۆ باشی ئەمە کێشەکە یعنی لە ناو من بە داوای لێبوردنەوە قسەیەشەکەم دوای ئەمەش بە مامۆستا بێستون خۆشی جواباتان ینی بەجددی ئێستا کە من لە چوارچێوی بەرنامەی دەرەوەی یاریگا ئیشەکەم کەسێک پێم بڵێ بۆ نمونە محەممەد ئەوە وەرەگرێ لەم بەرنمەیە ینی من لەوە دەرچوون کە جۆ لەو قسەیە بگرم ینی بەهیر بیر لەوە ناکەمەوە کە دانیشم گوێ بەوە بم بڵێم کە ئەو سەردەمەم تێپەڕانەوە ینی ئێمە گوناحە بگەڕێنەوە بۆ دواوە دانیشین بیر لەوە بکەینەوە فلان کە زوای کرد و وای کرد ئایا وەرە بزانم محەممەد
5 ساڵ پێش ئێستا چۆن و محەممەدی ئێستا چۆنە ئەگەر ئەوە وایە فەرمۆ واقعەکەی عنی بڕوان ناکەم ئێمە لە ژیانی خۆمانە شتێکی وامان کرد بێ بە تایبەتی لەگەڵ ڕێزی شمانی بۆ مولای من ڕێزیەم و بەرامبەرەکانمەوە کەگرم بە تایبەتی کەیکێ باگراوندێکی ئاینی هەبێ قەت جورئەتیەوە ناکا کارێکی لەو شێوە بکات لەبەرەوە دوایەوەش دەرفەتێ مامۆستا بێستون باسێکمان لەوە بۆ بکات لەبەرەوەی ئەوە خۆی بۆ خۆی لای من جێگەی پرسیارە لە هەمان کادا لای من نەقسە بۆمان دوو بوون زۆر باش کاک محەممەد من ئەو کۆمەتی کە تۆی سایات زۆر جوانە من هەر ئەوە بەو کەسانە ئەڵێم کە ئاوا کەسانی ماندوو سار دەکەنەوە من هەروان پێڵم تازە و کاک محەممەد وتی ئەمە لەوە تێپەڕانی جۆ بگرین بۆ خەڵک دڵنیایشەوە نەمانگرتووە و هەنگاش بەرەو پێشترێنن ئێمە دەستخۆشی گەنجێکمان لێ بکرێت زۆر لەوە مرتاحترە بین کە چەنەها گلەی بێتە سەرمان هەموو ئیشێکی گلەیەتە سەرێ هەتا تەنانەت بڕۆ مزگەوتێ بکەرەوە خەڵک بە منەوە عیشکە باس دەکات من هەر ئەو کۆمنتوی تۆیم بە گوێی ئەو بیسەرانە کە گوێیان لێبێت هیوادارم ئەوانش لە مانوبێنەتی و هەسوکەوتی ئەم پیاوە هیلاکەکانی شار بگرن. کاکم حەوەجا من چاوەکانە ماچەکەم هەڵبەتە ئەو پۆسێ من کردومە ئەوە گەورەی و ئازیزی و خۆشەویستی خۆتە بەو شێوازە لی گەشتوی وابزانی کە من لەو کارە دوورەکەوم و وازەیەنم چونکە من دەسم کردو بە کارکردن ئاەتێکی خوای گەورە پەیڕەوەکەم وعباد الرحمن الذين يمشون على الأرض هونا وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما تاکۆتایی ئاەتەکە دواتر یەکێک لە سیفاتەکانی ئینسانی باوەڕ بەخۆبوو ئیماندار کە خوا وەسفیەکە وەلا یەخافونە لەومەتە لائیم لە لۆمەی لۆمەکەران ناترسن ئەو قسەی تۆ زۆر جوانە من ئیشەکەم ئەوەی کە لۆمەکەرە با بۆ خۆی بڵێ بەڵام من تەنها مەبەستێکم هەبوو لێرەیە من هەموو ساڵێ ڕوونیەکەم وەڵم بەڕێزان ئەم باشترینانەی من کردومە ئەمە کۆتا قیاس و کۆتا پێوەەر نییە لە هەموو جیهانە ساڵانە بەریەکەوتن ڕۆدا فرانس فوتبۆل ئەڵێ کریستیانۆ ڕۆناڵدۆ باشترین یاریزانی جیهانێکی لە فەڕەنسا ساڵێکی لیکی بەڵێ وەڵا ڕیبێریە وانە بێستون تاوگۆزی ئەمساڵ ئەڵێت سۆران مەجید باشترین کەسایەتی وەرزشە بایانەی هەڵەبجە بیکا بڵێ لای ئێمە سۆران نییە محەممەدە دەستگایەکی کە کەسایەتێکی کە بێتە پێشەوە بڵێ نەخێ من پێم وایە فڵانە کەسە ئەمە کێبڕکێکی جوان هەم لە نێوان من لە نێوان ئەو بەڕێزانەیان ڕوئەدا بۆی ساڵانە بتوانین پێشی بخەین هەمیش ئەبێ بە چەند لایەنێک مەبەستەکەی من لێرە ئەوەیە کاکم محەممەد هەموو ساڵە من ئەڵێم چ بە ڕێزێک ئەتوانێت باشتر بیکە پێی وایە لە ئێمە باشترە بە سوپاسەوە من کارەکەی تەسلیمەکەم خۆشم خزمەتکارێکێ بم و هاوکاریەکەم تەنها مەبەستەکەم ئەوەیە کە یعنی من قۆرخەم نەکردووە ئەمە زۆر هەر بە ڕێزێک ئەتوانێت بێتە پێشەوە من ئازان تەسلیمەکەم من بۆ نمونە ئەمساڵ زۆر سپاسی برای بەڕێزم کاک حاجی پێشەوەی مەلا عومەر کاک شاهۆی مۆبیلات کاک بڕوا دوو گەنجی خۆشەویست هەن لە هەڵەبجا کاک سەلمان و کاک ڕزگار لەگەڵ زانای مختبەر ئاسیا بەدەر لەمانە کابرایەک لە عربەتەوە کەمال محەممەدی تەژنە لە هەڵەبجەی تازە ئەمانە باشترینەکان ئەوانی تیانە هاتون هاوکاری منەکەن هاتون دەستگیرۆیی منەکەن ئەگەر ئەمانە نەبووە من نەمەتوانی بیانکەم کاک سۆران قسەیەکی جوانی کرد باوەڕکە زۆر ئاساییە بەلامەوە کاک محەممەد بەردەرگای ماڵە و ماڵی هەنێک کەس بگەڕێم بە ناوی سپۆنسەرەوە بێ بە ناوی هەرچیەوە بێ لی پاڕێمە بۆی بتوانم خزمەتێکی وەرشی هەڵەبجەی پێ بکەم چونکە ئێمە لەوە دەرچوین هەموو کەس باشمان ئەناسێ سوپاس بخوا من ئەگەر هەر لە خۆتەوە کە نزیکترین کەسی منی ئەگەر بە دوای پارە و داراییان ڕام کردایە لە شوێنەکە ئیشەکەم ئێستا زەنگنی لێ پارەی لیان نەهەیەت یعنی لە شوێنەکانی کەشا کەناڵی کە هەیە بەخوا بە هەزاران دۆلار بە سەدان دۆلار ڕشتویانە بۆ من و تۆ لەبەر خاتری خۆمان لەبەر خاتی سومعی خۆمان لەبەر خاتی قیامەتی خۆمان ناتوانین بڕین لەو شوێنانە ئیشکەین ئەوە قسەکەی تۆ زۆر جوانە لەوە تێپەڕی بەڵام من ئەمەوێ بەو خەڵکە بڵێم با هەر بێستون نەبێ لە هەڵەبجە با هەر سۆران و لیژنەی باڵا نەبێ چ بە ڕێزێک ئەتوانێ ئیشی پێکرێ فەرموو با بێتە پێشەوە هاوکاریە بین من خزمەتکارێکە من لەبەردەستیا بم وەگەرنا دڵنیا بە هەتا و ڕۆژەی ئەمرم و خوای گەورە دەرفەت با ئینشاءڵڵا کارێک دەستم پێکرد با بڵین بەرنامەی من وایە کاک محەممەد کە بسمیلایی دەست پێ یەکەم ئاگام لە دوعای خەتمەکەیە کاتێک کە دەستەکەم بە بسم الله الرحمن الرحیم و لە ئەلحەمدەوە دەست پێ یەکەم خەیاڵم لەوەیە کەی بێک ڕۆژێت بێت دوعای ختمی قورآنەکە بخوێنم لە ئیش و کاری شاوام کە دەستم پێ کردو 2007 ئەزانم میحنەت یەتە ڕێم ئەزانم ناڕەحەتی یەتە ڕێم ئەزانم برادەری خۆم لێم زویرە بێ بەڵام بەڵام قەی ناکەم
من بەردەوامە بم و نابێ کۆڵ بم و بۆ دوورە ڕوانم. زۆر باش بێمەوە سەر وەرزشی هەڵەبجەمە خۆی لەخوا باشە من وەڵامێکی باشم وەرگرت لەبەرەوەی من بەڕاستی دوورکەوتنەوەتان بەهاتنە دواوی ئەو خەمخۆری بەڕێستانە کە نابێ بەم شێوە زۆر باشە. ئەگەر بگەڕمەوە سەر وەرزشی هەڵەبجە با بزانم وەرزشی هەڵەبجە لە ماوەی ڕابردوو بە شوێ گەیشتووە ئاشتی وەرزشی بە شوێ گەیشتووە باسی یعنی یەکێک لە ئامانجە سەرێکەکانیش بکەم کە یانەی وەرزشی هەڵەبجە یەکێک لە خەونەکانی گەڕانەوەی بۆ خولیانە نایبەکانی کوردستان. من بیرم نا بەرنامەی دەروی یاریگا ساڵی 2009 دامنەوە توانم بڵم لە 2011 من بەرنامەم بۆ یانەی هەڵەبجە کردووە کە هەڵەبجە ئامانجی بووە بگاتەوە خولیانە نایبەکانی کوردستان بۆ سەر جەمیانەکانی تریش بەڵام کۆمەڵێک هەبوون تا ئێستا نەیانتوانی ئامانج بێن لە کاتێکا ئەتوانم بڵم یاریزانی هەڵەبجە لە ڕیزی ئەو تیپانە یاریان کردووە خودی یاریزانە گرنگەکانی ئەو تیپانە بوون کە ڕکابەریان کردووە لەسەر خولیان نایبەکانی کوردستان. چەند جارش گۆڵکاری کوردستان و باشترینی کوردستان بوون. یعنی ئەمانە خۆی هەمووی لە ڕوویاوە. ئایا وەرزشی هەڵەبجە بەچۆ گەیشتو ئایا بەرەو داڕمان هاتووە سەرڕایم هەموو چالاکیە یاخود کە بێگومان باسی وەرزشی هەڵەبجەکەین بە ناچاری نیەمەکە یەکسەر بچینەوە سەریانی هەڵەبجە. ئێمە لەوە بگەین تەنها باس لە یانەی وەرشی هەڵەبجە نەکەین چکە لە پایزگای هەڵەبجە یانەی وەرشی پەیام و سیروانی شارە زۆریش هەیە ئەگەر لە پەیام و سیروانەوە دەست پێ بکەین ئەوان ئێستا پلە دوون بەشداری خولی پلە دووەکەن زۆر هیوایەکی گەشم پێیان هەیە کە ئینشاءڵڵا یەک لەو دوانە لانی کەم یان سیروان یان پەیام ئەمساڵ سەرکەوێ بۆ خولی پلەیەک ئینشاءڵڵا ئەگەر هەردووکیانیش سەر نەکەون ئێمە ینی سەیری یاریزانەکانیانەکەم سەیر ڕایەنەرانیانەکەم ینی هیوام زۆر پێیان هەیە کە هەردووکیان سەر بکەون چکە ڕوبەڕووبوونەوە لە نیوانە ڕووناتە ئەو کاتێکە سەرەکەون بۆ پلەیەک و ئینشاءڵڵا هەردووکیان لە پلەیەکا بن ئەگەر نەبوو لانی کەم یەکێکیان بەنسبەت یانەی وەرشی هەڵەبجە کاک محەممەد ئەمساڵ هیچ بیانوویەک نەماوە کە تیپی تۆپی پێی یانەی هەڵەبجە سەر نەکەوێ بەنایە لەبەر ئەوەی تەنها یاریزانێکی هەڵەبجەیی شایستە بە تۆپی پێ نییە لە دەرەوەی هەڵەبجە یاری بکات و ئێستا نەگەڕایبێتەوە بۆ یانەکەی خۆی بەدەر لە شوانە قادر کە ئەوە بە هۆکارێک لە ینی هەڵەبجەیانی ئێستا هەر لە گۆڵپارێستەوە هەر لە بەرگریتەوە هەموو یاریزانەکانی نەورۆز هەموو یاریزانەکانی پێشمەرگە هەموو یاریزانەکانی سیروانی نوێ یاریزانی یانەکانی هەولێر ئاوشێوەی کارزان هەموو ئەمانە گەڕاونەتەوە ئێستا لە ڕێز یانەی وەرشی هەڵەبجە یاریەکەن ڕایەنەرێکی با بڵێن داناوە کە یاریزانەکان لە دەوری کۆبنەوە ئیسیعابی ئەوە هەیە کە یاریزان کۆ بکاتەوە فیعلەن کردوێشیتی ئەمساڵ سەلماندی کاپتن سەردەش غوڵامی کە تۆیکێکی لەو کەسانی زۆر معجیبی پێی زۆر خۆشتەوە ئەو ڕایەنەرە قسە خۆشەی کە بۆ یەکەمین جار لاوانی یانی هەڵەبجە لە پلەیەک و گەیاندە نایاب لێرەش بەرنامەیەکمان بۆ کرد هەروەکو سعبەتێک ئەگەر بیرما بێت لە خولەکی خێراوتی کۆتا قسە چێوتی پێشەکی من داواکەم ڕاستە گەنجێکی خۆشەویست و قسە خۆشە خەڵک لێ کۆ بێتەوە فیعلەن لێشی کۆبوونەتەوە یاریدەدەری ئەم ئەزمموی هەیە ئەزمموی هەیە ڕاهێنەری یاریدەری ئەم ڕاهێنەرە گۆران غەفورە کە 5 ساڵ لە خولی عێراقیە یاری کردووە گۆران خۆت زۆر مەشهور و ناسراوە بەڵام من دوێنێ لەگەڵ پارێزگاری هەڵەبجە کۆبوومەوە لەگەڵ کاکسەردار و کاکسۆرانە کە بەڕێزیان سەرۆکی یانەی وەرشی هەڵەبجەیە پێم وت کاک عەلی ئەگەر بەم شێوازە یانەی وەرشی هەڵەبجە بڕاتە کێبڕکێەوە دڵنیاتەکەم نایاب نابینێ لەبەرەوەی دەرونی یاریزان مرتاح نییە لەبەرەوەی دەرونی ڕاهێنەر مرتاح نییە لەبەرەوەی هەستەکەم جۆرە دابڕانێک لە نێوان یاریزانانی یانەی هەڵەبجە و ڕاگەاندن و وەرشکارانی هەڵەبجە دابڕانێک هەیە دابڕانێک لە نێوان هەندێک هاندەر و یاریزانەکانە هەیە ئەبێ هەموو ئەمانە چارەسەرکەیت وتی پێشنیارە چێ با من چارەسەریکەم 1 2 3 4 5 6 7 پێشنیار هەندێک لە خاڵەکان خاڵی ئەلف و با و جیمی هەبوو وتم ئەمانە جێبەجێ بکەن دڵنیابن پشت بەخوا ئەمساڵ هەڵەبجە لە نایابابێ خاڵی یەکەمیان کە زۆر گرنگە ئەبێ دەرونی ڕاهێنەر و یاریدەدەرەکەی لەگەڵ سەرپەرشتیار هەیە من عالی و یاریزانەکان زۆر مرتاحکەیت ئەبێ وایان لێ بکەی کە بە دەرون و نەفسیەتی زۆر ئازادەوە بچنە نێو یاریگاوە بەس یاری بکەن ئاگان لە شتی تر نەبێ کاک عەلی ئەو بەڵێنەی یاوە چونکە خۆی سەرۆکی یەکە ئیداریەکانی هەموو پارێزگای هەڵەبجە و هەموو دەسەڵاتێک لە ژەردە سیایەتی کاک سەردەشی بە نمونە بۆ خۆی لە سلکی لایانی ئەمنیا ئیشەکات پێویستی بە مۆڵەتە بێ
گۆران غەفور لە سرکی پەروەردە پێویستی بە مۆڵەتە بێ مامۆسای من بە هەمان شێوە یاریزانەکان بە هەمان شێوە بەڵێنی ئەوەیە کە هەموو ئەو کێشانە چارەسەرەکە ئەو گرفتانە چارەسەرەکە گرفتی هات و چۆ هاتنەوە بێ بڕۆ لە هەموو ئەمانە گرنگتر کاک محەممەد ئەمساڵ کۆمەڵێک بزنسمان هاتوونەتە ئیدارەی یانەی وەرشی هەڵەبجەوە حاجی پێشەوەی مەلا عومەر کەسێکی زۆر دڵسۆزی خۆشەویستی هەڵەبجەیی و گیرفان کراوە لە ئاستی وەرزشی هەڵەبجە و یانەی هەڵەبجە کاک بێستون هاتووە بە هەمان شێوە دکتۆر تەحسین کە سەرۆکی زانکۆی هەڵەبجەیە ڕاستە خۆی هەڵەبجەیی نییە بەڵام بەڕاستی زۆر دڵسۆزی هەڵەبجەیە هاوڕێ لەگەڵ ئەمانە مامۆسا کاوە هەمومان دڵسۆزی هەڵەبجە دڵنیام هەمووتان دڵسۆز و پێتان خۆشە مامۆسا کاوە مامۆسا ئەردەڵان هێمن عەلیش کە بۆ خۆی سەرپەرشتیارە هاوڕێ لەگەڵ هەموو ئەمانەیە کە باسمان کرد کا گۆران کە خۆشی سکرتێری کاک عەلیە ئێمە یەک کێشەمانەیە کاک محەممەد لە هەڵەبجەیە وا ئەزانن کاتێک بێستون تاوگۆزی ڕەخنەیەک لە یانەی هەڵەبجە ئەگرێت وا ئەزانن ئەم بێستونە ڕقی لە یانەی هەڵەبجێ وا ئەزانن چاوی یانەی هەڵەبجە نابینێ من هیوادارم بە کاک عەلی سەرۆکی شەموتووە هیوادارم یاری زانان ڕایەنەران والێکی بنەوە ئێمە دڵسۆزی ئەوانین کە ڕەخنەیەکی لێگرم بۆ ئەوەیە چارەسەری بکەیت مانگێک پێش ئێستا لە کەناڵێکی ئاسمانیەوە ڕەخنەم لە کاک عەلی سەرۆک گرت کە خۆم ڕاوێژکاری ئەوم ڕەخنەم لێگر کە تۆ ئەبێ یارمەتی ئەم ڕاهێنەرە و مساعیدەکەوی ئەمانە ناتوان ئاوا یاری بکەن یەکسەر ڕەخنەکەی منی جێبەجێ کرد مۆڵەتی بۆ ڕاهێنەر و یاردەرەکەی وەرگرت یاریە کە لەگەڵ یانەی هەولێرا فەشەلی هێنابوو دروستی کردەوە بۆ یان و هەفتەی هاتوو ڕۆشتن یاریەکەیان کرد دووبەیەکیش لە پێک هاتەی یەکەمی هەولێریان بردەوە لە یاریگای هەولێرە ئەمە کارێکی زۆر زۆر ئیجابیە لەبەرەوە کاک محەممەد تۆیەک لە سلێمانیەوە هەڵەبجە و خۆشەوێ ئەی منێک کە لە دامێنی هەڵەبجەیە لە دایک بوو بم ئەبێ خۆشەویستیم چۆن بێ بۆ شار کەوا بێ ینی ئێستا هیچ بیانوێک نەماوە بۆی کە بەواقعی ئەو کە چەند کاری کە لە ماوەی ڕابردوو کراوە لە کۆتاییە هەڵەبجە بە ئامانجەکەی خۆی بکە ئێستا هیچ بیانوویەک نەماوە سەرۆک و ئەندامانیش داوایان لە ڕایەن کردووە و توانە چیت یاریزانێکتانەوێت دەست بخەنە سەری ئێمە بۆتان بانگێشتەکەم لێرەوە لە ڕێگەی بەرنمەکەی تۆ داوا لە کاپتن سەردەش غوڵامی و گۆران غەفور و هێمنی سەرپەرشتیارەکەم زۆر پێویستان بە ناوەندێکی با بڵێن ناوەڕاستکارێکی گۆڵساز لەگەڵ گۆڵکەرێکا هەیە تکایە بە زووتری کا دوو یاریزان باش بێنن بۆەوەی هاوکاری بەهادین و هەردی و بیرەوە و هەموو ئەو هاوڕێیانیان بن تیا بتوان ئەنجامێکی باش بەدەست زۆر باشە کاک سۆران کاتی بەرنمەکەم بەرەو کۆتایە ڕوا حەزەکەم ئەگە هەر شتێکە ما بێ ڕەنگە گەرێمە باس بکەین باسەکەمان زۆر درێژە بکێشێ بەس من حەزەکەم هەر شتێکە ما بێت چ لەسەر گلەی و گازندەکان کە ئاڕاستەتان نەکرێت چ لەسەرەوەی کە وەرزش چۆن بەرەو پێشە بن چ جای لەسەر ئەوەی کە هەڵەبجە بێتە سمبولێک بۆ وەرزش کە بەڕاستی لەم بارودۆخەیە سمبولێکە کە چالاکی وەرزشی تێدا بەدیەکرێ ڕاستە کەم لە شوێنەکانی تریژە ئەبینرێ بەڵام بە خۆشحالیەوە لە هەڵەبجە بەردەوام چالاکی وەرزشیەکان ئەبینرێ حەزەکەم پامی خۆ بگەین سپاس بۆ کۆمنتەکە و کۆمنتەکەی تۆ بۆ ئێمە لەوانەیە تەرجیع مامکە بۆ کاری باشتر ئێمە هەرەوەکو لیژنەی باڵا داوا لەو بەڕێزانەیەکەین کە لە ناوەندی پارێزگای هەڵەبجان لە قەزا ناحەکانن چ کەسێک کە وەکو ئێمە توانێت شان باتە ژێر ئەم ئەرکە قورسە لە خزمەتیان دەرگامان بۆ کراوەتەوە لە ئێمەش بە تەواوەتی خزمەتەکەین هەیە ڕەخنەگرێت لە جێی خۆیەتی ئێمەش بێکەم و کوڕی نابین هیوادارم ئەو ڕەخنانە کە ئەگیرێت بنیاد نەربێت نەگرڕخیانەر بێ ئەو ڕخنانی کە لە ئێمە گیرێت خۆی بتوانێت بێت تەطبیقی کاو بلۆکێک بخاتە سەر دیوارەکە بۆمان و بە ئامانجی خۆمان بگەین لە ئاخیر شتیشا من کاک محەممەد شتێک زۆر ضرورە کە ئێمە وەکو لیژنەی باڵا لە ئەم ساڵە هیچ لیژنەی ئۆلۆمپی نە هیچ شتێکی فەرمی هاوکارمان ناکە چەند کەسایەتی و شتێکە حەزەکەم لێرەوە دەستی یەک بەیەکیان لەوە شایەوەش لەوە دەرچوون چاوەڕی دەستیەوەکەن لەخوا مەبەست مەزان چیە جێی خۆی سپاسی ئەو بەڕێزانە ئەم کارانە هاوکاری ئێمە بابێتەوە خوا کارە ڕێگرمان ناکەن بەس داوا لە وەزارەتوانەکەین پارێزگای هەڵەبجە بە عام لە یاریگاوە زۆر کەمین تەنها پارێزگای هەڵەبجە یەک یاریگە هەیە شاوای حانفەرەج یاریگای نێودوڵەتی هەیە ئێمە هیچ ئیسفادەی لێ ناکەین دوو یاریگەکەمان هەیە چیمەنی دەستکە طبیعیە هیچ ئیسفادەیەشی لێ ناکەین بەڕاستی کەمی یاریگا تەواوی گرفتی ئێمەیە داوایان لێکم ئەوەی کە توانایە کۆمپانیایەکی تایبەت گۆرە ئەوەی کە خەمخۆرە ئەمانەی کە خۆیان بە دڵسۆزی وەرزشەزانن یاریگایەک بە کەرتی تایبەت بێ بە هەرچی بێ زۆر زەرورە بە پارێزگای هەڵەبجە
من لێرە دەستخۆشی لەو کەسانەکەم کە داعممانەکەن هاوکارماندا هەمیشە بە مادی و معنەوی لەگەڵمانان هەم حیزبی هەم ناوی کەس نابم با نەکوی چێکمان بیر چێت و دوای گلەی بکات لەوێت چەند کەسایەتێک هەیە بەڕاستی لە پشتی ئێمە یعنی دەسەکەن بە گیرفانی هەموو نوعەکە نە ئەمە ئەو حیزبێ و حیزبی و حیزبەیە ئەوە ناکەین سپاسیانەکەین سپاسێکی تایبەتیشم بۆ ڕاگەیاندکارەکانە بەڕاستی هەرچی کار و چارەکی ئێمێ بەدەمانون هەموو کەناڵەکان بەبێ جیاوازی هەر دقێک تەلەفۆنیان بۆ بکەین ئامادەن فۆتۆگرافەرە بە ڕێزەکان کە هەمیشە بە سەرما و گەرما لەگەڵمانن هیوادارم ئێمەش توانی بێتمان خزمەتێکی بچووک بۆ پارێزگایە بکەین بتوانین لە داهاتووشتا ئەو پلانەی کە هەمانە بە هەمومانەوە بۆ جوانکردنی وەرزش کە ئێستا لە دەمی بەڕێزێکی وەگوتۆ کێت لەوانەیە ئەمە بۆ هەموو جوانەکەی بۆ هەموو پارێزگای هەڵەبجە بێت دەستخۆشی لەو کەسانەکەم بە هەمیشە بە قسەیکی خێریش بێت هاوکاری ئەمە بن زۆر باش مامۆستا تۆ دوا پەیامە چیە لەسەر وەرزشی هەڵەبجە لەسەرەوەی کە چی بکرێ و چی باشتر بکرێ با لەو چوارشێوەش بچینە دەرەوانێک کە بەخۆ و بەلایانی ڕەخنەشانێم جاریان وەکو بێستون داوگۆزی و پرسیارە ناکەم جاریان وەکو کەسێک کە لە نێو وەرزشیە و شارایە بە زۆر بە کورتی من باسی ئەوە کەوتو پەیامە چییە پیرۆزبایی لە ستافی وەرشی پەیامەکەم چونکە پەیام لە هەڵەبجە ئەمساڵێکێک لە باشترینەکان و خەڵاتی ڕێزیێنانی پێبەخشرا شایستی ئەوەن شاڵە ساڵی داهاتوو کاری باشتر و نایابترەکەن من تەنها یەک پەیامم هەیە بۆ وەرشکارانی هەڵەبجە تکایە با هەمومان پێکەوە چ ڕەخنەگر چ ئەوانەی کە لە ناو مەیدانەکە و ئیشەکەن با هەمومان تەنها یەک پەیاممان هەبێ ئەویش ئەوە بێکە وەرزشی هەڵەبجە و پارێزگای هەڵەبجە لە دەرەوەی خۆمان جوانتر و جوانتر بکەین وەک چۆن ئێستا بەفەخرەوە بەڕێزت چەندین بەڕێزی وەکوتووە لە هەر شوێنێکە لە بەرنامەمان بۆکەن باس دەوەکەن کە بەڕاستی هەڵەبجە بۆ خۆی لیژنەیەکی ئۆلۆمپی بچووکراوەی و زۆر چالاکن و باکارەکانمان باشتر و نایابتر بکەین بە هیوامەوەی ساڵی داهاتوو شتێکی زۆر جیاوازتر ببینم لە بەرنمەکەیە کە دانیشتین بەرنماکەینەوە لەسەر وەرزشی هەڵەبجە قسە دەکەین لە کۆتایە سپاسی ئامادەبوونێرەکە لە بەڕێز بێستون تاوگۆزی من هەروەکو پیشەکەی خۆم بوو ناسێنمەوە ڕۆژنامەنووسی وەرزشی هەروە بەڕێز کاکسۆر ئامەجید سکرتێر لیژنەی باڵای لاتی پەیمانجەکان هەڵەبجە سپاسی ئامادەبوونی بەڕێزی شەکەم ئایزانم بەرنامەیەم جارەی دەرەوەی یاریگاشم پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێنم بخواتانە